خۆشەویستان لەگەڵا لە بەرنامەی سفر یەکژیری ئەڵقەی ژمارە 14 بێک و تۆمەر دەکەین باسی کۆمەڵێک بابەتی سەرنجڕاکێشی ڤیدیۆگەیم دەکەین و لەبیر نەکەن لە کۆتایی بەرنامەکەش چەندین هەواڵی ناوازە لەسەر یاری GTA 6 بەدەستم کە تێ بۆتانی باز دەکەم کەم بە باسی ئەپدەیتە نوێیەکەی یاری Call of Duty Modern Warfare بکەین کە ئەپدەیتێکی نوێی لە بۆ بڵاو دەکرێتەوە ئەپدەیتەکەش چەند ماپێکی نوێ لە خۆ دەگری هەروەها ئیڤنتێکی گەورە لە خۆ دەگری کە لەوانەیە بە هەندێک وێنە لە سوشال میدیا بینی وتانەکە عاسیفێکی گەورە لە ئاسمان هەیە وهروە یەک لە ماپە بەناوبانگەکانی Modern Warfare 3 کە ئەو ماپەیە ماپەکە زیاتر لەسەر هەندێک شوێنە کە شوێنی بەرهمێنە ئەوە دروستکردنی باڵەخانەیە ئەو ماپە بچووکە و وەکو مۆدێکی ئۆنلاین زیاد دەکرێت و هەروە هەندێک شوێنی نوێ لە ناو مۆدی وارزۆن یاخود یاری وارزۆن زیاد دەکرێتن دەمێ هەرچەندە لەوانەیە قەبارەی یاریەکەی هێشتا گەورەتر بکە کە لە زۆربەی کۆنسۆڵەکان ئێستا قەبارە گەیشتە 180 گیگایش چی لە بابەتەیە دەمێ ڕێنگۆ بزانم تاوە پێستە یاری Modern Warfare تاقی کردەوە و یاخن یان دەمێ بزانم وارزۆن پێتان وایە وارزۆن باشترین یاری ماڵتی دەمێت ئەو پرسیارەتان لێ بکەن پێتان وایە زۆرینەی خەڵک ئێستا و بۆچوونەی هەیە کە وارزۆن باشترین باتڕۆیاڵە لە ناو هەمووی باتڕۆیاڵەکان لە فۆرتنایت باشتر لە PUBG باشتر دەمێ ڕێنگۆ بزانم ئەو قسەی وایە یاخود نا هاوڕێن هەواڵێکی دیکەم هەیە لەسەر بەشی دووەمی یاری سپایدەرمان کە هەرچەندە بە فەرمی ئاشکرا نەکرێت کە ئیش لێسەر دەکرێت یاخودنا بەڵام بێگومان کاتەکە کۆمپانیا سۆنی ستودیۆ ئینسۆمنیاکی کڕیەوە کە ئینسۆمنیاک یاری سپایدەرمانی پلەیستێشن 4 دروست کرد بێگومان ئەوان ئێستا خەریکی تاینکردنی و یاخود دامەزراندنی هەندێک کارمەندی نوێنە لە بۆ دروستکردنی یاریی نوێ بێگومانیش دەزانین کە ئەو یاریە سپایدەرمان 2 دەبێت لە بۆ پلەیستێشن 5 بەڵام فەرمی یاخود فەرمیە زارێ فەرمی نییە پێتان دەڵێن بەڵام هەواڵێکی نوێمان هەیە پێشبینیەکەش هەواڵەکەش بۆ شێوازێت دەڵێ لەوانەیە ستودیۆ ئینسۆمنیاک هەڵدەدا وەکو هاوشێوە یاری Grand Theft Auto یاخود GTA مۆدێکی ئۆنلاین لە بۆ سپایدەرمان دروست بکە بەپێی تێپەڕبوونی کات بابەتی نوێ لە بۆ زیاد کەن چۆن GTA ئۆنلاین تاوە ئێستا ژیارێکی زیندووە خەڵکەکی زۆر ئێستاش بەشداری دەکات مۆدی هەیە توزانم ئەرک و تایبەتمەندی جیاوازی هەیە دانەوەی بەو شێوازە لەناو دنیای سپایدەرمان مۆدێکی ئۆنلاین دروست بکەن هاوشێوەی GTA 5 زۆر ئەکیدیمە لەوەی کە چۆن دەبی لەبەرەوەی یاریەکە سپایدەرمانە کاراکتەری سپایدەرمان ئەو هاوڕێیانت کە سپایدەرمانن دێنە ناو جیهانی تو دوو سپایدەرمان پێکەوەتوانن بڕۆن چەند سپایدەرمانێک پێکەوەتوان بڕۆن یاخود زیاتر لە 10 سپایدەرمان لە ناو یەک ماپی دەبنە ناو یەک سەرڤەر دەتوانن بڕۆن دەتوانن چی بکەن ئەرکەکان بەیەکەوە چی دەبی چۆن ئەو تەفاسیلە هێشتا نازانین بەڵام دەنگۆیەکە ئەوەیە کار لەسەر مۆدێکی ئۆنلاینی هاوشێوەی GTA دەکەن لەوانێ بۆ 4 ساڵ 5 ساڵ لەوانێ بۆ 10 ساڵ پشتگیری لێ بکەن بابەتی نوێ لە بۆ بڵاو بکەنەوە دەمێت ڕێنگۆ بزانم پێتان خۆشە مۆدێکی ئۆنلاین لە بۆ یاریی ستۆری سینگل پلەیەری هاوشێوەی سپایدەرمان زیاد دەکرێت یاخود ناو پێتان وایە چکە بە بڕای من وایە پێتان وایە زیادکردنی مۆدی ئۆنلاین دەبێت هۆکار لەسەر چیرۆکی یاریەکەی دەکات کات ستۆری چیرۆکی یاری سپایدەرمان سن یاریەکەم نەکردێت بەڵام نەزانم چیرۆکی زۆر ناوازەی خەڵکەی زۆر بەڵدی بووە دەمێت ڕێنگۆ بزانم یاری سپایدەرمانتان بەدڵ بوو یاخودنا و مۆدی زیادکردنی مۆدی ئۆنلاینیش شتێکی باش دەبیت لە بۆ بەشی دووەمی یاریەکە یاخودنا هاوڕێیان هەواڵێکی دیکەم هەیە لەسەر یاری Ghost of Tsushima کە زۆربەتەن دەڵێن Ghost of Tsushima توشیمانیە سوشیمایە دەتوانیت تاکە بڵێ دەتوانیت تاکە نەڵێ کەسمان هەڵەنینە هەردووکمان ڕاستێن نۆرمالە بڵێ توشیما توسوشیما بەخۆی توسوشیمایە بەڵام ئەمە ناتوانین ئوسەکە پێکەوە بڵێن دەتوانین بڵێ Ghost of Tsushima چونکە کابرایەکم زۆرم حەز لەوەیە کە زۆرمەمان لەفزەکان بە تەواوەتی بڵێن یاری Ghost of Tsushima هەواڵێکی لەسەر بڵاو کرێەوە کە پەرەپێدەرانی یاریەکەی ئاشکرایان کرد ئەویژەوەیە کە یاریەکە وا لە گەیمەر ناکە بە زۆری خراپەکارەکانی ناوی یاریەکەی بکوژی ئەین دەتوانانی بەبێ ئەوەی هەموو کارکتەرەکان بکوژی کارکتەرە خراپەکان یاخود سەربازەکانی ناوی یاریەکەی بکوژی چیرۆکی یاریەکە ببڕێ چونکە ئەو گەیم پڵی هەژدە خولەکە کە لە State of Play بڵاو کرایەوە هەژدە خولەکە وەکو دەبینین کوشتن و بڕینەکە سەرنجێکی گەورە نەبوو بەڵام کوشتن و بڕینێکی خوێناوی تێدا بوو هەندێک خەڵک لەوەی دوودڵ بوون دەیانویست کاکەمە نامانی خەڵکی زۆر بکوژینە ناو یاریەکەی دەمانوێت بە پاک و خاوێنی یاری بکەین یاخود بە شەڕەف بەرزی هاوشێوەی یاری Red Dead Redemption 2 کە بە شەڕەف بەرزی یاری بکەین یاریەکەت باشتر دەبی و خەڵاتت دەکە یاریەکە Ghost of Tsushima هاوشێوە خەڵاتت ناکە بەڵام بە زۆری وا لە گەیمەر ناکە کە کارکتەرەکان بکوشی وەکو دەتوانی بە شێوەی گۆست یاخود بە دزی لە شوێنەکان بسوڕێتەوە و هەندێک شوێن هەیە هەندێک ئەرک هەیە بەبێ ئەوەی کەس بکوژی لەوانەیە بتوانانی ئەرکەکە ببڕی دەمێت ڕێنگۆ بزانم پێتان خۆشە یاریەک ئەو تایبەتمەندیتان پێ بدە نوێ بە 12 جملەی 12 بە 12 دەفرۆشت تەمام سپەی تەلەفۆنە دەکەم ئینشاءالله دەست خۆش حیاتی من هاوڕێیان بە باسی یاری Red Dead Redemption 2 بکەین کە چەندین هەفتەیە من باسی دەکەم لەسەرەوەی گلیچی یاریەکەی زۆرە مۆدی سەیری هەیە
گلیچێکی دیکە یاریەکە لە ئەبدێتی ئەوجارە لە هەندێک تووشی هەندێک گەیمەری پیسی بوو گلیچەکەش بووم کاتەکات و ئەسە بلێ دەخڕی ئەگە بێت و بەناو ئاوەکدا بڕۆی ئەسپەکەت بەردەبتەوە لەناو ئاهەکەش دەرنایە سەری و دیمەنە بکەن. هەرچەندە زۆر گرنگ نییە بەڵام گلیچەکەیە کە لەو گلیچانەی کە خەڵکەکی زۆر حەز دەکە بیکات یاری Red Dead Redemption لەگەڵەوە ئیستۆریەکەی تۆپە یعنی خۆشترین یاری ساڵی 2018 بوو Red Dead Redemption وە یەکە لە باشترین یاریەکانم لە مێژووکە کردیتم چکە زۆر معجب یاریەکەیمە بەڵام مۆدە ئۆنلاینەکەی وە هەندێک مۆدی ستۆری خەڵک دووبارە سێبار دەکاتەوە لە بۆ فشقیات دەیکات لە هەندێک شتی قۆڕ هێرە ناو دنیایەکەی بە ئەسب بە ئارثەر بە هەندێک شت تاقی دەکاتەوە ئەو گلیچە ژێکەچیانە. هاوڕێیان هەواڵێکی دیکەم هەیە لەسەر PlayStation 5 دەستکەکەی PlayStation 5 تایبەتمەندێکی نوێی لە بۆ ئاشکراکرێ ئەویش تایبەتمەندی هەزەکەی هەرچەند دەمانزانی کە هەزەکەی جیاواز دەبی لەگەڵ هەزەکانی پێشتری دوال شاکفۆری PlayStation 4 و دوال شاک 3 و دەستی PlayStation Play 4 و Play 3 و Play 2 Play 1 جیاواز دەبی. دەمانزانی کەوا تریگەرەکان واتە ئاڕێک و ئاردوو و دوگمەکان زۆربیان لەوانەیە هەزیان هەبی ئەوە فاکتەکە کە سۆنی باسی کرد بەڵام تایبەتمەندێکی نوێ کە ئەوەش فاکتە پێشبینی نیە بەڵکو زانیاری تەواوە ئەوەیە کە کاتێککە باران دەباری یاخود هەورە تریشقە دێ هەزەی دەستکەکەت کاریگەر دەبی بەو هەورە تریشقای خود بەو کەش و هەوای لە دەوروبەر ڕوو دەدا کە ئەوە تایبەتمەندێک کە پێم وایە کاریگەرێکی گەورە لەسەر یاری ستۆریەکان و سینگڵ پلەیەرەکان دەکات. لۆ نمونە تو یاری بەسەرەن یاری GTA 6 دەکەی کارچەندە نازان GTA 6 بۆ پلەی 5 ساڵی یاخود ناکەی بڵاو دەکەیتەوە بەڵام تاتر تەماس دەکەم چاوەڕان من لۆ GTA 6 دەکەی کاتێکە تو سیارە دەخڕی هەزەی سیارەکەی ئەوە جیاوازە بنزین جیاوازە هەزەی خۆی هەیە کاتێکە هەورە تریشقە لێ دەدا ئەو نوع هەزەی کە لەدەست هەیە هەز بە هەورە تریشقەکەی دەکەی یاخود هەز بە نەمەنەمەی بارانی دەکە کە بە تو دەکەوی یاخود بەس ئۆتۆمبیلەکە دەکەوی یان بە خاک دەکەوی پێم وایە تایبەتمەندێکی ناوازە دەبی و ئەو تایبەتمەندی تەنیا لە بۆ دوال شاک لە بۆ دوال سنسی PlayStation 5 یاشکراوەتە تەنیا لە بۆ دەستی PlayStation ئاشکراکرا نازام لە بۆ کۆنترۆلەکەی Xbox Series X دێ یاخود ناچکۆ زانیاریان بەدەست ناکات بەڵام 100% دەزانم لە بۆ دەستی PlayStation 5 ئەو تایبەتمەندی زیاد دەکرێت دەمێت ڕێنگۆ بزانم دەستی دوال سنس یاخود دەستی Play 5 تان پێ جوانتر یاخود Xbox Series X دەمێت لە کۆمنت بینوسم بەڵام نامێت قسە بێکتری بڵێن تەنیا ڕێی خۆتان دەبڕن. هاوڕێیان هەواڵە گەورەکەش یەک لە هەواڵە گەورانی ئەوڕۆ باسی بکەم بە باسی یاریەکانی PlayStation 5 بکەین تاوەکۆی چەند یاری ئاشکراکرێ و چەند یاریش بەنیازە بڵاوی بکەنەوە. بێگومان زۆربەتان دەزانن چەند یاری لە بۆ PlayStation 5 بڵاو دەکرێتەوە. بۆ منە دەزانین یاری Godfall یەکەم یاری بوو کە لە بۆ PlayStation 5 ئاشکراکرا بە فەرمی لە بۆ PlayStation 5 و PC بڵاو دەکرێتەوە. بەڵام دەزانین کەوا ستودیۆی Santa Monica کار لەسەر God of War 2 دەکات لەبەرەوەی ئێستا خەریکی تاینکردنی خەڵچینە لە بۆ یاری God of War 2 و هەروەها دەرهێنەر یاریەکەش کۆری باڕۆگ لە تویتەر چەند تویتێکی سەیری بڵاو کردەوە کە لە هەناو هەموو تویتەکان ڕەمزێکی تێدایە سیمبۆڵێکی تێدایە خەڵکی توانیان ئەو سیمبۆڵانە هەموو لێک دەن وشەی ڕاگنۆڕاک دروست دەبێت ئەگەر بخۆتان یاخود هەموو زۆربەتان لەوانە شارەزامان ڕاگنۆڕاک قیامەتی ناو جیهانی نۆرز مەثاڵەجی واتە God of War 2018 کە لە بەشی ڕابردووش باسی لە بەشی یەکەم God of War 2018 باسی ڕاگنۆڕاک کرا کەواتای بەشی دووەم لەوانەیە ناوی ڕاگنۆڕاک بی وەم پێم وایە ناوی ڕاگنۆڕاک دەبی و پێشبینی خۆشمە پێشبینی زۆربەی یوتیوبەران و ئەو کەسانێک کە لە ڤیدیۆیاری وەکو ڕۆژنامەنووس کار دەکەن 100% دەزانین Santa Monica ستودیۆی Santa Monica سۆنی کار لەسەر یاری God of War بەشی دووەم دەکات و 95 دەزانین ناوەکەی ڕاگنۆڕاک دەبی و دەزانین کە God of War کریتۆس و کوڕەکەی ئەیتریاز ڕوبەڕووی ثۆری دەبنەوە لەوانێ ئۆدینیش ببینین لە کۆتایی وەکو هاوشێوەی God of War 3 لەگەڵ زی و شەڕی کرد تازەش باسم کرد کە ئینسۆمنیا کار لەسەر سپایدەرمانی دوو دەکەن و هەروەها ستودیۆی گۆرەلا گەیمز کار لەسەر یاری Horizon Zero Dawn بەشی دووەم دەکەن کە ئەوانیش لە ماڵپەڕەکەی خۆیان خەریکی تاینکردنی خەڵچینە لەوەی بێگومانم ستودیۆی گۆرەلا گەیمز خەریکی بەرهەمهێنانی Horizon Zero Dawn دوونە لەبەرەوەی یاریەکە سەرکەوتنەوەی گەورە بەدەستنەوە بابزانین کەی بڵاو دەکرێنەوە بێگومان هاوڕێیان یاریەکانی PlayStation 5 لەوانەیە من بە بۆچوونی خۆم وایە یاری God of War 2 Horizon Zero Dawn 2 یەکەم جا بڵاو دەکرێتەوە لەوانەیە لە ساڵی 2021 بی ساڵی 2022 لەوانەیە God of War 2 ببینین 2023 لەوانەیە سپایدەرمانی 2 ببینین یاخود 2022 God of War 2 سپایدەرمان 2 لە بۆ PlayStation 5 بڵاو بکرێنەوە ئەو زانیاریانە فەرمینە بەڵام پێشبینیەکی زۆر نزیکە و پێم وایە ئەنگۆش هاوڕا دەبن بەڵام گرافیکی یاریەکان چۆن دەبی پێم وایە ئەو وێنەیە کە لە تەمنێڵەکەی دامنێ و ئافرەتە ئەوە تێکەچی next generation و بێگومانم لەوەی سۆنی Xboxیش
بیر لەو شێوازە دەکەونەوە کە شێوەی دموچاوی کارکەرەکان زیاد لە حد بەڕاستی بچی ئەو تایبەتمەندێکە سۆنی لە مێژە باسی کردیە مایکرۆسۆفت لە مێژە باسی کردی پێی دەوترێت فۆتۆ ریەلیزم دانێت دموچاوی بەشەری پێستی بەشەری بە وێنەی ڕاستەقینە وەربگرن کورە دەڕا بیزارە دەمبڕێتین کاکەەوە ئاری تەلەفۆن لێ کردمەوەی کوڕی یەکەم جار گوتی 12 دو سیم کارت 15 دلاری شەیە یەک سیمەکە ئی سیمەکە حەز دەی پای سەر بکەم ئینسۆمنیا کار لەسەر سپایدەرمانی 2 دەکا بێگومان و ستودیۆ سانتا مۆنیکا کار لەسەر گادۆڤاری 2 دەکا واروە ستودیۆ گۆڕۆلا گەیمز کار لەسەر هۆرایزن زیرۆ دۆن 2 دەکا دەمێت ڕێنگۆ بزانم کامە یاری پلەیستێشن 5 زۆر چاوەڕوانی دەکەن ژمارە یەکتان کامەیە ژمارە دووتان کامەیە و ژمارە سێتان کامەیە دەمێت ڕێنگۆ لە کۆمنت ببینم هاوڕێیان هاوڵەکی کورتمان هەیە ئەویش شێوەی ئەویش کۆنسۆڵێکی نوێ پلەیستێشن 4 پرۆ بڵاو کرایەوە بڵاو دەکرێتەوە شێوەکەی لەسەر یاری The Last of Us Part 2 دیزاینەکەی سادەیە تۆزە پارتە گوڵکی و شێوەی فایتەکانیتان دانرایە واروە دەستکە لەسەر نووسای The Last of Us 2 و شێوەی گوڵەکە لە دەستکەکەی هەیە و ڕەشیشە ئەوە ئەدیشنی یاری The Last of Us لەگەڵەوەی کۆپێکی لە یاریەکە شتێدا بەڵام سەری چەندە وزان نازانم تاواکوێزات زۆر گرنگە بەلامەوە بەڵام یاریەکەم بەلاوە گرنگە هاوڕێیان کۆتا هەواڵ کە بێکەوە باسی بکەین با تەزبیعەکەشم دەربینن چکە هیوایەتمەوە تەزبیعە بەس بە بێشەوەی دەست بە GTA بکەین با تەزبیعەکەم لەدەستم بە ئارێنم بەو شێوازەی کە تەزبیع دەستم لە ئارێنم قسەم لەبۆ دێ ئۆکێ هاوڕێیان بە تەواوی ئەو دەنگۆیانەتان بۆ باسکەم لەسەر یاری GTA 6 تاوەکو ئێستا بڵاو بکەینەوە با باسی چیرۆکەی بکەین باسی سەردەم بکەین و باسی گرافیک بکەین سەرتا با چیرۆک دەسێ بکەین بزانین GTA 6 باسی سەردەمەک دەکا و باسی وڵاتێک دەکا سێ دەنگۆ هەیە تاوەکو ئێستا بڵاو کراویتەوە دەنگۆ یەکەم ئەوەیە کەوە GTA 6 باسی شاری لەندەن دەکا واتە بریتانیا باسی عسابەکانی لەندەن دەکا لە سەرەتای سەدەی 20 مەسەلەن وەکو زنجیرەی پیکی بلایندرز ئەگە بینیوتانە لەوێ کۆمەڵک مافیایەکی زەبەلا هەیە لەو سەردەما تاوەکو ئێستا یاریەکانی ڕۆکسار باسی بریتانیا نەکردی بەو شێوازە هەوشێوە یاریەکانی مافیا بەڵام لە بریتانیای لە لەندەن زۆر دەنگۆ هەیە دەڵێن لەوێن کار لەسەر GTA 6 دەکەن چونکە دوو ستودیۆی هەیە لە شاری لەندەن و هەردوو ستودیۆ ئێستا خەریکی یاریەکەین کە خەریکی یاریەکەین بەڵام نازان یاریەکە ناوی چییە ئەوە دەنگۆی یەکەم دەنگۆی دووەممان هەیە دەڵێ یاریەکە لەسەر دەگەڕێتەوە شاری مایامی وەکو ڤایستی GTA ڤایستی ئەگە کردبتان دەگەڕێتەوە شاری مایامی کەناردەریەکانی شاری مایامی بەڵام تۆزێک نەخشەکە گەورەتر دەکرێت لە تاو ڤایستی کە نەخشەکەیان زۆر بچوو بوو و ستۆریەکەشی کەمتر بوو دەڵێ نەخشەکە گەورەتر دەکرێت و باسی ساڵانی 1970 تاوەکو 1970 دەکەم باسی 10 ساڵ دەکات کاتە گرافیکی یاریەکەی با ساڵانی ئەو وەختی دەکات جلوبەرگ ئەو باسی وەختی دەکرێت کارکتەرەکان باسی وەختی دەکرێت وەستۆری یاریەکەش لەسەر تریاک و حەشیش و کۆکاین واتە لەسەر مادەی هۆشبەر دەبیتن دزینی مادەی هۆشبەر عسابەکان لەسەر مادەی هۆشبەر لەسەر شتانە دەبیتن دەنگۆیەکی دیکەمان هەیە لەسەر GTA 6 ئەویش کە پێم وایە باشترین دەنگۆیە واروها پێم وایە لەوانەیە ئەو دەنگۆیە ڕازبی دەنگۆی سێم نەک دەنگۆیەکەی دیکە ئەویش باسی باشووری ئەمریکا واتە وڵاتی مەکسیک یاخود کۆلۆمبیا وەروها باکووری ئەمریکا بکە واتە ئەمریکا واتە باسی دوو نەخشەی گەورە بکات نەخشەیەکیان لە ئەمریکای باشوورە و نەخشەیەکیان لە ئەمریکای باکوورە دوو شاری گەورە یاخود دوو وڵاتی گەورە لە هەردوو نەخشە باز دەکات ئەویش ئەنە دەنگۆیەکە باسیەوە دەکات باسی ساڵانی 70 لە بۆ 90 دەکات 20 ساڵێکی دەخەیانی هەندێک دەڵێن باسی ساڵانی 1970 تاوەکو 2000ەکان دەکەواتە لەگەڵ تێپەڕبوونی کات نەخشەی یاریەکە دەگۆڕدرێت باڵەخانە دروست نەبووە دروست دەکرێت لەگەڵ بەرەو پێشچوونە لە یاریەکەی باڵەخانە دەگۆڕدرێت جیهان دەگۆڕێت جلوبەرێک دەگۆڕدرێت ئۆتۆمبیل دەگۆڕدرێت کە پێم وایە تاکو ئێستا ڕۆکستا کارێکی وای نەکردێت لەوانەیە ڕۆکستا لەو کاری بکات لە GTA 5 بینیمان سەرەتایەکەی باسی چەند ساڵێک پێش ڕووداوەکانی یاریەکەی دەکات کە تۆزێک لە دنیاکەی زۆر تۆزێک دەکۆڕدرێت بەڵام GTA 6 بێگومانم لەوەی کە شتێکی دەکات هاوشێوەی ڕێدێت کە نەکرێت مثلا ڕێدێت باسی جیهانێکی گەورەی کردی گرافیکەکی زەخم وە کەش و هەوایە کاتایە لەناو کەش و هەوای یاریەکان نییە زۆر بە ئەندکی دەگۆڕدرێت زۆر کەش و هەوای جیاوازتێدایە پێم وایە ئەو دەنگۆیە زۆر ڕاستە باسی چەند مافیایەک دەکات لە ئەمریکای باشوور تریاک و حەشیش و کۆکاین دەگوازنەوە لە بۆ ئەمریکای باکوور تۆش لە یەک لەو مافیانە دەبی کە ئەو ئاڵوگۆڕی ئەنجام بدەی لەوانەیە ستۆریەکە تۆزێک باسی شێوەی پابلۆ ئێسکەبار و لەو جۆرە عەسابەیانە بکە پێم وایە ئەو دەنگۆیە زۆر ڕاستەوە پێم وایە ڕۆکستار لەوانەیە کار لەسەر کار چەندەوە دەنگۆیە 100% وەری مەگرن لەوانەیە هیچی ڕاز نەبی لەوانە GTA 6 جارێتە 5 ساڵی دیکەش هات دروست نەکرێ بەڵام ئەو دەنگۆیە کە دەڵێن باسی ئەو سەردەمەی دەکات ساڵی هەفتەکان تا ساڵ 2000ەکان باسی ئەمریکای باشوور و باکوور دەکەوتە دوو نەخشەی گەورە لەناو دەبێ و بە تیارە دەتوانانی سەردانیان بکەی هاوشێوەی GTA San Andreas چۆن بە فڕۆکە دەتوانانی سەردانی چەند شارێک بکەی ئەو دەنگۆیە دەڵێ لەو ساڵ
نازام وێیانە دەڵێ لەو ساڵ ترێلەرێکی GTA 6 دەبینین لەو ساڵ ترێلەرێکی دەبینین ساڵی داهاتوو ترێلەری دووەم دەبین لە 2021 کۆتایی ساڵی داهاتوو یاریەکە بۆ PlayStation 5 و Xbox One Xbox Series X و PC بڵاو دەکرێتەوە جا وێ نیە نازانم هەرچەندە ئەم زۆر ینی کە باز دەکەم وە لە خۆشیان وەختە بفرم کە دەڵێن باسی GTA 6 دەکەم کلەوەنێ وابی چونکە بەڕاستی GTA 5 کە لە ناوەزەترین یاریەکان بۆ GTA San Andreas هەمومان خۆشمان دەوێت قسەکە وەیە خود بۆ نیە نازانم بەڵام دەنگویە لە چەندین شوێن خێنیتمەوە چەندین ماڵپەر خێنیتمەوە دوێنێش بڵاو کراوە دووبارەکە ئەپدەیتە کرێ ئەپدەیتەکەش ئەوە بووکەوە دەنگۆی سێم کە باسی ئەمریکای باشوور و ئەمریکای باکوور دەکە باسی گۆڕانی کات دەکە شتەکە کە نەکرێ و بێگومانم تاکە کۆمپانیا بگی ئەو ئیشە زەخمەی بکە بێگومان ڕۆکسدارە و لۆ ئەم ئەو دەنگۆی دەستە عقلم لۆ دەزانین کەەوە هارد درایڤەکەی یاخود هاردی PlayStation 5 و Xbox Series X زۆر خێرەیە توانای لۆدکردنی نەخشەی گەورەیان هەیە ڕۆکستار لەوانەیە سوود لەو توانای وەربگرین لەسەر دروستکردنی دوو نەخشەی زەبەلە ئەو هاردە دەتوانێتدا بینایەکان بەردەوام بگۆڕدرێن بە پێی بڕینی مەرحەلە دنیا بگۆڕدرێت مەسەڵەن مەرحەلەکانی بیدای باس ساڵی 1970 دەکە مەرحەلەکانی کۆتایی ساڵانی 2000 دەکە دەمێت ڕێنگۆ بزانم پێتان وایە ئەو بیرۆکێک کە ئەمن هەما یاخود ئەو بۆچوونێک کە پێتان دەڵێم لەوانەیە ئەویان ڕازمی سێم پێتان وایە ڕازدەردەچی و ئێوە چاوەڕوانی چی لە GTA 6 دەکەن دەمێت ڕێنگۆ لە کۆمنت ببینم هاوڕێنەوە کۆتایی بەرنامە سفرێک ژیری بوو ئەڵلقەی ئەو جارەتان پێچۆن بوو چۆنە ئێستا بەرنمەکەتان پێچۆنە ئەوە چواردەمین ئەڵلقەیە لە سێک تۆماری دەکەین واتە 14 هەفتەیە بەردەوام لەگەڵتانم زۆر سپاسان دەکەم ئەگە بێت و لایکی و ڤیدیۆی بکەن کۆمنتێکیش بنووسن ڕێز و خۆشەویست خۆتان نیشان بدەن چاوتان ماز دەکەم تا ڤیدیۆ داهات و هەفتەی داهات و خواتان لەگەڵ